بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. خۆشحاڵ و شادمانین کە لە ئاڵقەیشتری بەرنامە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. خۆشەویستان بۆ ئەڵلقەی ئەمجارە ڕسەمان هێناوەتەوە کەرکووک لە خزمەتی مامۆسایەشی ناوداری ئەوسا کە ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلا حەمەد ئەمین سەعید زەنگەنەیە. ئەو مامۆستا بەڕێزا ڕۆڵ و کاریگەریی یەکجار زۆری هەبوو وەکو مامۆسایکی کورد لە نێو منتیقەیەکی عەرەب نشین و هەروەها قوتابیەکانیشی بریتی بوون لە مامۆستای کورد و هەروەها مامۆستای عەرەب و مامۆستای تورکمانیش بەبێ ئەوەی کە جیاوازی بکە فەقێ گەلێکی زۆری پێگەیان. مامۆستا بەڕێوەبەری مەدرسەیەکی گەورە بوو کە یەکەم مەدرسەی ئاینی بوو لە کەرکووک کراوە. مامۆستا بەرپرسی لیژنەی فتواش بوو. مامۆستا ڕۆڵ و کاریگەریەکانی زۆرن. بۆ ئەوەی زیاتر ئێمە ڕوو بچین لە پلە و پێگە و خزمەتی جەنابی مامۆستا لە خزمەتی هێندێک لە قوتابیەکان وەروە لە خزمەتی کوڕی جەنابی مامۆستا کە میراتگری زانستی جەنابی مامۆستا دەدوێن بۆ ئەوەی زیاتر سەربردە و هەروەها هەڵوێست و معریفە و خزمەتی جەنابی مامۆستا ئاشنا بین. ئێوەی ئەزیز و خۆشەویست تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمان بن بۆ ئەوەی ئێوە وەکو ئێمە ئەوەی کە دەیبیستین و دەیبینین لەگەڵ ئێمە ئاشنای ژیانی جەنابی مامۆستای بەڕێز بن. با بێکەوە بینەر بین بفەرموو. ژیان نامەی مامۆستا مەلا حەمەد ئەمین ناوی تەواوی حەمەد ئەمین مەلا سەعید ئیبراهیمە لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوو لە ساڵی 1940 لە ناحیەی تەقتەق لەدایک بووە. لە بنەماڵەیەکی ئاینی و چاکەکار گەورە بووە. قورئانی پیرۆزی لە لای باوکی مەلا سەعید خوێندووە و پاشان بۆ تەواوکردنی خوێندنەکەی ڕوو لە ناحیەی کۆی سنجاق کردووە. پاشان لەگەڵ مەلا حەمەد ئەمین حەیدەری بەردەوام بوو لە خوێندنی زانست و بڕوانامەی شەشەمی ئەکادیمی بەدەست هێنا لە قوتابخانەی ئامادەکاری زانستی. دوای ئەوە ڕووی لە کەرکووک کرد. لەوێ لە لای شێخ عەبدولمەجید ئەلقوتوب و مەلا عومەر کومبوتلی خوێندوویەتی. لە ساڵی 1960 لە مزگەوتی مەلا سەعید بووە ئیمام و وتار خوێن دواتر دەچێتە مزگەوتی ئیمام قاسم و لە ساڵی 1970 دەچێتە کۆلێژی ئیمامی گەورە ئەبوو حەنیفەی نوعمان لە بەغدا. لە چەند شوێنێکی تر وتار خوێن بووە دوجار لە ساڵی 1976 گەڕایەوە بۆ شاری کەرکووک و وەک پێش نوێژ و وتار خوێن لە مزگەوتی ئەحمەد ئاغا لە ناوچەی بولاق. لە ساڵی 1970 ڕووی لە مزگەوتی گەورەی کەرکووک کردووە و لەوێ ژیاوە تا ساڵی 1997 بەردەوام قوتابی هەبووە وانە شەرعیەکانی گوتۆتەوە. لە ساڵی 1986 بە سەرۆکی لقی زانایانی ئاینی لە کەرکووک هەڵبژێردراوە. جێنشینی زانای کۆچ کرد و شێخ عەبدولمەجید قوتوب بوو. لە ساڵی 1989 لە سەرداوای زانای عێراق و جیهانی ئیسلامی مامۆستا عەبدولکەریم مودەڕیز ڕەحمەتی خوای گەورەی لێبێت یەکەم قوتابخانەی ئاینی لە کەرکووکدا مەزراند کە هەر خۆشی بەڕێوەبەری بوو. لە ساڵانی گەماڕۆدانەکەدا وەک بەڕێوەبەری و مامۆستا لە ئەنجومەنی گەل لە لیژنەی فریاگوزاری مانگی سووردا کاری کردووە. لە هەر شوێنێک نیشتە جێبوو بێت پێش نوێژ و وتار خوێن و هیچ کات مزگەوتەکەی بێبەش نەبووە لە قوتابیانی زانستی ئیسلامی. نەوەیەکی مرۆڤی زانستی پەروەردە کردووە و لە دوای خۆی بەجێی هێشتون. مامۆستا حەمەد ئەمین لە 25 چواری 1997 لە بەیانی ڕۆژێکی هەینیدا دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و لە ڕێو ڕسمێکی شایستە تەرمەکەی لە گۆڕستانی تەچەی تاڵەبانی لە کەرکووک بە خاک دەستپێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان لە دەستپێکە کەمێک لە ژیانی جەنابی مامۆستامان بیست، بەڵام بۆ ئەوەی کە زیاتر لە سیرەت و خزمەتی جەنابی مامۆستا بەتایبەت لە دەستپێکی خوێندنە تاو کاتێکە بڕوانامە زانستی وەردەگرێ دواتریشکە میحراب و مینبەر وەرەگرێ ئەو شوێنانێک کە جەنابی مامۆستا تەدریسی لێ کردووە و لە خزمەتی ئەو فەقەیانێکەوە پێی گەیاندن و تێگەیاندن لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد دەدوێن کە یەکێکە لە کوڕەکانی جەنابی مامۆستا. هەڵبەتە جەنابی مامۆستا 5 کوڕی هەن، سەیانیان مامۆستای ئاینین.
جایمە لە خزمەتی یەکێک لە کوڕەکانی کە مامۆستا ئەحمەدی ناوە شکر چۆن دەڵێ میراتگری زانستی جەنابی مامۆستا هەر لە مزگەوتی گەورەی کەرکووکە بەردەوامە لە وتار خوێنەوە پێشنوێژ و هەروەها مزگەوتێکی ئاوەدان ماشەڵڵا. مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه وبەرەکاتوه. مامۆستا من لە دەستپێشی بەردامە ژیانی جەنابی مامۆستامان بە کورتی 20 بەڵام دەمەوێ دەستپێشی خوێنی جەنابی مامۆستا کە دەستی بە تەدریسی شەرعی کرد لە سەرەتای تەمەنیە کەی بوو لەکوێ بوو؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله وصحبه ومن والاه. پێشێکی دەستخۆشیتان لێکەم بەخێر بێن. سوپاسدانەکەم سوپاسی ئەم کەناڵە عزیز و خۆشەویست و پیرۆزاکەم کە دایم لە خزمەتی ئاین و دین و قورئان و حەدیث و مامۆستایانی ئاینیە. طبعا بالمناسبة حوت پشتمان ئێمە مامۆستای ئاینی بوونە. اینجا مامۆستا مەلا حەمەمین لە دێی باغزنێر کە لە سنووری دەشتی کۆیە لە بین تەختەخ و کۆیە و دێی تاالبان و شیواچۆک و لەو حەلەقە بازنە دێهاتەکانی با بڵێن کاتی خۆی هەر ئایدی کەرکووک بووە کۆیەش لەوێ لە دایک بووە لە دێی باغزنێر لە عایلەیەکی ئاینی باوکی مەلای لادێ بووە مامۆستا مەلا سەعید لە خۆی لە نفوس ساڵی چل نووسراوە چل یەک بەڵام وابزانم داوەندی سیەکان و کۆتای ئاوها ئەنجە سەرەتا خوێندنی لە خزمەتی باوکی بووە کە ختمی قورئان. باسی باوکو بە پیرانی جەنابی مامۆستات کرد ئەگەر پێما بڵێ ئەوەن هەر مامۆستایەکی ئاسایی بوون و میحراب و مینبەریان هەبوویان ئەوتە مەدرسە و ئەوانشیان بووە. باپیرەی مامۆستا مەلا مەحموود زەنگەنە لە دایکەوە مامۆستایەکی عینەن پایە بەرز بووە لە دێی هەڵەجە بووە لە کناغەکانی بێتواتە حتا ئەو مامۆستا مەلا عومەر مامۆستا عومەری گومبەتلی کەرکووک کە دوایی بابم و خاڵۆشی عینە لە خزمەتەوە دەرسیان خوێندەوە ئەو تەڵەبەی باپیرەیان بووە مامۆستا مەلا مەحموودی زەنگەنە لە هەڵەجە لە کناغەکانی بێتواتە. یانە سەرەتای خوێنی هەلە لای باشی دەست پێ کردی مامۆستا؟ بەڵێ لە خزمەت باوشی ختمی قورئان و ئەحمەدی و ئونموذەج و ئەم چۆنەڵێ مبتەدیئەکانیانە. دەی باغزنێر لە خزمەت بابی ختمی قورئان و ئونموذەج و ئەو کتێبە ئەوەلیەکانی کرد ئەچێ بۆ شاری کۆیە لە کۆیە ئەچێتە خزمەت مامۆستا مەلا مەعسووم هەورەمانی. مامۆستا مەلا مەعسووم کە ئەکاتە باوکی دکتۆر فواد لە خزمەت بابی هەر لەگەر دکتۆر فوادش وەڵاش فەقێ بوون پێکەوە لە خزمەت بابیە لەگەر مامۆستا حوسێنێتر هەبوو لە خۆشناوەتی سەید بووە ئەوش بەرزنجی ئەوش وەفاتی فەرموو خوا ئەفریقا. مامۆستا حوسێن و بابم و مامۆستا مەلا فواد لە خزمەت مامۆستا مەلا مەعسوومی بابیەن 3 ساڵان لەوێ مانەوە کتێبەکانیان تقریبا حتا کۆتا منهج. لەکوێ بۆ کات مامۆستا؟ وەڵڵا مامۆستا مەلا مەعسووم ئەتر لە کۆیە بووە و لە دەی هەرتەل بووە هەرتەل دەی هەرتەل لەوێش وابزانم ئاین ئاغەکانی لێبوونەوانە بەس دوایی دێتەوە کۆیە مامۆستا مەلا مەعسووم لەوێ مەلای گەورەیان پێدەگوت چکە لە کۆیە ئەو مامۆستای لە مزگەوتی گەورە بووایە مەلای ناودار بووایە پێیانەوە مەلای گەورە وەکو ڕەیس العولەما. 3 ساڵان لەوێ لە خزمەت مامۆستا مەلا مەعسووم هەتاکو کۆتای منهەجەکانی خوێند. لە پاشەوە ئەو جە مامۆستا مەلا حەمەد ئەمینی چۆمەیدەر چۆم حەیدەر یاخود بە چۆ کوردی چۆم حەیدەریان پێدەگوت چۆم حەیدەر. مامۆستا مەلا حەمەد ئەمینیش عینەن ئەویش مامۆستایەکی ناودار و مەلای گەورە بووە لە کاتی خۆی لە خزمەتەوە شا خوێندوویەتی. پاشان ئیمتیحانی خارجی شەشی ئەو کات باوکی لەکوێ دەژیانە؟ باوکی لە دەیەکەی باغزنێر بوون هەر ئەو یەک جار دەرچ و داها نەهاتەوە دەیەکە هەر بەدەم عیلمەوە و خوێندنەوە ڕۆی دوایی شەشی ئامادەیی پێلێن شەشی عەدادی لەوێ بە ئیمتیحانی خارجی چکە لەکەم عمرەکانیان تەجاوزی ئەکادمیشی هەبێ ئەکادمیشی هەبێ ئەوەشی کە تەواو کرد ئەو جە دێتە کەرکووک. وەڵا پێشەوەش دێتە کەرکووک پێشەوەش دێتە کەرکووک لێرە لە خزمەت مامۆستا مەلا عومەری گومبەتلی کە وتمان ئێستا مامۆستا مەلا عومەر گومبەتلی کە وەڵاش فەقێ بوونە لەگەر مەرحووم مەلا مستەفای بەرزانی ئەو لێرە خانەخای هەیە مامۆستا مەلا عومەر
وەکو طریقەتش نەقشبەندی بووە عالمێ گەورە بووە کتێبی مەخطوطاتی زۆرە زۆر ینی مەکتەبەکەی زۆر دەوڵەمەندە بە مەخطوطات کتێبی قەییمی هەیە ماشاءالله اینجا بابر لە کرد ماوە سەمەلا عومەرش عینەن زەمانێک خوێندوویەتی کتێبەکانی ئەو هاتەوە کەرکووک یانی هاتەوە کەرکووک بە گەنجی لە کەرکووک دوای ماوە سەمەلا مەجید قوتبی ناسی ئەو لەکوێ ئەوش لە مزگەوتی نوعمان بوو هەر لەوبەر ئەو دەم ئەو ڕئیس عولەما بوو ماوە سەمەلا ئەو مەجید شوێنانە کە درۆژ حوجرە بوونیان تەنها بە دڕۆژ مامۆستا نا ماوە سەمەلا مەجید حوجرە و مەدرسەی نیظامی هەبوو ثانیەوە ئەدادی بوو وەکو معهد بوو والله بەڵام ئەو وەکو حوجرە ئەی خوێند لای چکاوی ئەدادی تەواو کردو بۆ ئەکادیمی بەس وەکو حوجرە نیظام حوجرە لە خزمەت ماوەسە عومەر و ماوە سەمەلا مەجیدی قوتب ئەو دەم ئەوانە لە کەرکووک بوون لەگەر ماوە سەمەلا عەلی فەتح الله زەنگەنە ئەوش ئەم سێ قوتبە وەکو بڵێ گەورەی عولەما بوون لە کەرکووک حتاکو هەشتاکان حتاکو بیدای هەشتا کە آخر کەسیان ماوە سەمەلا عەلی فەتح الله بوو لە ساڵی 2000 وفاتی کرد ماوە سەمەلا عەلی فەتح الله لە هیم بوو لە شاتڕلوو مزگەوتێکی هەبوو هێشتا مامۆستا نهاتەوە ماڵێ هەر دەگەڕێ لە دوای زانست بەڵێ هەر لە دوای زانستوانە لە ساڵی 62 خێزان پێکرێنێ ئەوەڵ تاعینی لە کەرکووکە بێ لە مزگەوتی مەلا سەعید بڕوانامەکەی لە شێ وەرگردنەوە سەبەر لەوەی بڕوانامەکەی لە ماوەسە مەجید قوتب بوو وەکو هیندینی لە ماوەسە مەجید قوتب بوو لە ماوەسای هەورەمانی ماوەسە مەلا مەعسووم و لەو ماوەسە مەلا حەمەد ئەمین هەرسێکشان ئەمانە بڕوانامەی لیان وەرگرت چونکە عیلمەکانی تەواو کرد لای ئەوان ئیدی ئەوەی کەرکووکش ئەو دەم ئەم ئیجازە علمیە معادلە ئەکرا بە کولیە چونکە ئەمانە ڕەسەن تەعین بوون بە ئیمام خەتیب ئەنجە کە تەعین بوو لە ساڵ 63 لە مزگەوتی مەلا سەعید لە قۆریە لێرە لەوێ چەند ساڵی مایەوە دوایی هاتەوە بەس وتاری دەخوێندەوە کات مامۆستا وتاری خوێند و ئیمامەتیە کرد ئەدی کەی دەستی بە تەدریس کردبوون و فەقیه هەبوو مامۆستا ئەوجا پاش ئەوەی کە هاتە ئیمام قاسم دەچی بە تەدریس کرد لە ساڵی 67 هاتە ئیمام قاسم لەوێ تەدریسی کرد لەوێ دایم فەقیه هەبوو اونجا بابم بە ڕەحمەت بێ لە چی مزگەوتێک باید دایم فەقیه هەبوو ینی عولەمای سابق پێشویان مامۆستا بەرزەکان دایم بەبێ فەقیه ئیداریان ناکرد جا ئەو مزگەوتانم پێ بڵێ کە زانێ مامۆستا ڕۆیشتەوێ و فەقیەکانیشی چۆن بوو لەوێ دەمانەوە حوزرە بوونیانەوە تەهاتوچیانە کرد ئەمانەوە ئەو دەم لە 67 کە لە ئیمام قاسم بوو لە ئیمام قاسم هەتا ساڵی هەفتە ساڵی هەفتە چووە بەغا بۆ کولیە تەواوکەن یعنی دووسێ مناڵیشیانە بوو سێ چوار بە گەورەی چوون خۆی بوو ماوە سەمەلا عەلی قەرەداغی بوو ئەوەی ئێستا لە قەتەرە ماوەسە عەبدوڵڵاه توعمە بوو زۆر ناودار ماوە سەمەلا جەمالی باجووری چۆن دەڵێ زانکۆی تاوا کرد لە بەغدا ماوە لە مزگەوتی ئۆزبەک لەناو وەزارەتی دیفاع لە ساڵی هەفتا و حتاکو هەفتا و حەوت لە بەغدا بوو کە لەوێ بەس تەدریسی دەکردەوە مامۆستا بۆ منە بەس دکتۆراکەی لە زانکۆی لە کولیە دەیخوێند و لە مزگەفتیش دایم فەقیه هەبوو لەوێش دەرسی دەکردەوە لەوێش دەرسیەوت لە جامع ئۆزبەک هەر یەک دوو فەقیه بوو لێرەوە ئەچوون بۆ بەغا بۆ لای ئەو مامۆستا مەلا محەممەد عومەر ئێوە لێرەوە لەگەر یاچوو دوای ئەوەی کە لە بەغدا هاتەوە ئەو شوێنانی تر کە مامۆستا لێی دەماوە هەم میحراب و مینبەری وەرگرت هەمیش کە حوزرەی هەبوو کامانە شوێن بوون دوای بەغا بەڵێ ئەو ئاخروا بۆ دێم ئەو لە مزگەوتی ئەو ئەحمەد ئاغا لە بڵاخ لە ساڵی هەشتا هاتە ئەم مزگەوتە جامع کەرکووک الکەبیر لە ساڵی هەشتا 43 ساڵ لەمەوبەر هاتی نێرە من مندار بووم هەند ئەو زەمانە بەڵام هات بۆ ئێرە ئیتر حتا وەفاتی فەرموو هەر لێرە بوو لێرە حوزرەی هەبوو لێرە حوزرەی هەبوو مزگەوتە دادنیشتن شوێن تایبەت هەبوو نەنە هەر لە مزگەوت لە سەرێ ماڵمان بوو شقەیەکە بوو لە خوارێ ژووری هەبوو یەک دوو ژوور هەبوو دایم فەقیتیا بوو فەقیەکان لە شتەکانوەرەوە هەشتاکان کەمێ زەحمەت بوو چونکە ئەو دەم معلوم جەنابتانە سیاسیەوە حربی ئێران بوو زروفێکی خراپ بوو ئیدی هەستانی گەنج نەبوو لە مزگەوت نۆشکەرمان نابینی گەنج ئەو دەم گەنج هەمووی لە جەبهە بوو یان خوێندن یان جەبهە
هەر ئەسڵەن ینی گەنج و مزگەوتوانە نامۆ بوو شتێکی وا خەتەرش بوو حکومت ئەو متابعە کات کرد مامۆستا تەڵەبەی هەبوو ئەو کات تەڵەبەی هەبوو ئیدی باوڕکە زۆر زمانێ زەحمەتیش بوو تەڵەبەش چۆن بوو بەخوای عنی فەقیرە یان فیرار بوو یان وایە شتی تر بوو حەزەرەوە دەرسی بە دەخوێن حەزەرەوە. ڕاستەکەی. تر دەرسیانە خوێن تەڵەبەی باشی پێگەیان دێرش ینی مامۆستای لێ زۆر لێ هەر جاری بوون من مامۆستا چەند فەقەی هەبوون عادەتەن کاتێکە مامۆستا بۆن منە بە بەردەوامی چەند تەڵەبی وڵڵا بە بەردەوامی دایم 4-5 هەر هەبووە لە مزگەوتە لە دایم تاک بە تاک پیانی دەگوت مامۆستا تاک بە تاک و دوو سێ و ئاوها ئەدی کاتی تەدریسەکەی مامۆستا لە بەیانی داهاتیا لە بەیانیەوە ئەو وەخت لێرە بووین لە بەیانیەوە تا نیوەڕۆ ئیدی بەعزدار وەڵڵا بەبیرم دێ بەعزدار نیوەڕوان هەنێ مامۆستا هەبوون بە نیوەڕوانە هاتن بە پاسکیل مامۆستا باسی مامۆستام لەو کە لە کۆتای لە بەرماوەکەمان کەممایە لە خزمە زەناتانە ئەنی ڕۆڵی مامۆستا وەکو باوک لە ماڵێ ئەم داڵانێک کە هەیبوون تەوزیهاتی شەرعی بوون منە ئەمر بە چاکەویان ئەو تەوزیاتانێک کە وەکو نەسیحەت لە بۆ ئێوە هەیبوو کامانە بوون زیاتر وەڵڵا ئەو دایمەن خەمی بوو ئەیود حەزەکەم یەکێکتان ببنە مامۆستای ئاینی تەماحی لە یەکێک بوو ئەلحەمدولیلا سیانمان شەریعەی تەواو کرد مەلا مەسعود ئەمە گەورەتر ئەو تەواوی کرد بەستەعین نەبوو ئەوش دەنجی خۆشە و دەرسی جوانە خۆشنووس ینی خەتاتی جوانە بەستەعین نەبوو سبحان الله مەلا ئیسماعیلیش لە من مناڵترە ئەوش ماشەڵڵا ئیمام خەتیب ئەو لە ئەوروپا بوو ساتەوە قەتەر ئەوش ئیمام خەتیبە و دەنجی خۆشە و ئیمامێکی متقینە و دەنجی باشە و عینە خەریت شەریعەیە ئیمام عەزەمی تەواو کرد مەلا ئیسماعیل منش داخۆشی هەر لە وەسیەتەکەشی نووسی بووی پێشەوەی وەفات بکە کە یەکێک لە ئێمە هەن لەم جێیە بنین و ئەم جێیە نەترازێ بەڵێ عەزیزان و خۆشەویستانی ڕچەی زانایان لە خزمەتی چێشی تر لە قوتابیەکانی زانای مامۆستای مەرحوومین ئەو مامۆستایەکە ئێمە لە خزمەتین بەڕەگەس عەرەبە نێویشی مامۆستا عەباس خەلەفە کە ساڵانێک لە خزمەتی جەنای مامۆستا خوێندێتی هەڵبەتەکە لەسەر تا باسمان کرد لەبەری مامۆستا لە کەرکووک بوو هەموو زمانەکان لە خزمەتی جەنای مامۆستا دەیان خوێن جامەش لەو قوتابیانەی تەنها لە خزمەتی جەنای مامۆستا دەبین کە وەکو عەرەب کە دەستی لە لای مامۆستا خوێن مامۆستا جان سلام عەلەیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. بۆی باشە مامۆستا کوردەکەشی باشە ئەگەر پێم بڵێ مامۆستا ئەو ساڵانێکە لە خزمەتی جەنای مامۆستا بووی چەند ساڵ بوو؟ تقريبا إما 7 صال زيادة لا مامۆستا درس معنا خوێن. 7 ساڵ. علمەکان کامانە بوون کە دەتان خوێن؟ والله خۆی زۆربەی علوم ئالە بوو كصرف بناء ومقصود بو ونحو بو أجرومية ولقى قطر الندى بو لكن مادي بلاغة بو لقى فقه شافعي فتح القريب بو لقى بعد العلماء كان أمس لقى لا ما مستخدم حفصل ببردوامي إما لكاتي خوي لمدرسي خانق بو استا مدرسي غزالي بو لبياني حتى بو نيمورا لمدرسة بونا ما شاء الله أمنا همتي بقود بو ودعا فيك يا ربي كهات وابو مزقو دواي عصر عين درسي هبو ومغرب فإما عين المغرب والعصر وحتى بو المغرب لا ما درس معنا خير ببردوامي بدوامي حرف صلاة وبردواميان والله تقريبا متقطع بو بلى يعني بس زوربي هل لا ما لا ما حميد خيان دمان لا ما جلال عين خيان دمان تلاقي ما صالح ودعا فيك خيان دمان زارت بيمبلا او كرديتون او فيربوي والله اما ما تقريبا 6 صار زياتري من كركوك اخر منطقه كي هر عربي منطقه اما اخر منطقه من تكلاوه كردي وعربي وتركماني واما جاران شورجه دار اجتماعي كولاني ام كولاني حتى استاتين انه كولاني عرب بحمد وشكر باخويا يعني اما يعني
حموم مالكي إما هرب كردي وعربي وتركماني أزان فرق جیاوازی نەبوو. أبدا مستحيل. بلى. الحمد وشكر بأخوي حتى استاذ إما لروناك حتى من استاذ دانش من لروناك روناكيس حتى استاذ زوربي عينين كردة النات وان دانش منطقي أجر تكرنا بيته إما عادات ما أوها طبيعة ما أوها نات وان دانش يعني منطقي صادبي عرب أو تركمان أبيتي كلا بيته خوشة أما كركوك خوشة أما تعايش سلمية لكركوكا بين عرب وبين ئەگەر سیاسیەکان لێتان بگەڕن عیبتان نێ ئێوە. نا والله مامۆستا پێم بڵێ ئەو کاتی کە دەرست لە خزمەتی جەنای مامۆستا دەخوێن هەر بە عربی دەتان خوێنیان کوردی بوو؟ والله خوي مامۆستا يعني تقريبا درسكاني حموي بعربي بو بە تەڵەبە کوردەکانش هەر بە عربی پێدەگوتن لەبەرەوەی عربیان دەزانی. بو حتى بقود بعربي يعني دسر منبر دسر معامل دسر بقصة هن ما تلبتشن بقود بعربي باشتر بو متى كلا بعد دار بأرواته بو منطقة عرب يعني بعد بو تركمان بعد دار بو أبي فيلم باشتر هیچ نابۆ زانستە شەرعیەکان دەبێت عربێکی باش بزانی. بەڵێ زیاتر مسۆیتر دەبی. مامۆستا پێم بڵێ بۆ نمونە جەنابی مامۆستا لەبەرەوەی مامۆستایکی کورد بوو ئێوەش هەم تورکمانتان هەبوو هەم عربتان هەبوو لە خزمەتی مامۆستا فەرق و جیاوازیان دەکرد بۆی کە ئەو مامۆستایە کووردە ئێوە دەرسی لا دەخوێنن؟ والله مامۆستا ئێمە وەکو تقریبا منزلەی باوک بوو نە بەس مامۆستا بوو يعني حتى لو وتي خوي من وتي مامۆستا عباس بتنيا علم نابيه لقال علم أبي أخلاقش بيته أجني ويا أنا متهبي أبي أني ولكي تواكب بأخلاقه الحمد شكر بأخوي حتى ما مستطاع يعني والبي قناعة بي ما مستطاع استاذ بعد ذلك صلح عشائر بو بيني عرب هل ما مستطاع يبنوا حتى بو صلح يعني قد شيء شكل نوع عرباني شبهه هل ما مستطاع بس بيش خربوا كاري قبل ما مستطاع أرواته صلحك عدوا عمله حوجبوا لما تقان تربوا هالشيء منطقة عرب هل ما مستطاع يبنوا أتل ما مستوى معروف زور معروف هاوشانی هەبوو ئەو کاتە مامۆستا بۆن منە کەسێشتر وەک ئەو ناودار بێ چۆن دەڵێ دەسەڵاتی ئیرادەی علمی و معرفی هەبێ لەسەر خەڵکەکە. والله مامۆستا نانێموتو لە مەیانی حتى بووینە وەڕۆنە مەکتەب بوو دوای لە عەسرە وا هەفتا بۆ مەغرب دوای مامۆستا باقی ڕۆژەکانی حمووی بۆ سڵح تەواو کرد حمووی بە يعني بمعرفات لقر عالم لقر عموين لقر ملتك أرواته بو صلح تر ما مستطاع يعني دوا من منزلي هبو صلح بين الناس تو جنابة أزالنا خير في كثير من أمر معروف أو صدقة أو إصلاح بين الناس فما مستطاع في مستطاع لأن الله خلق خلقا يقضون حوائج الناس فما مستطاع كفرميتي ما مستطاع نمنع عبو خدعا فيك يا رب رحمتي لي بها باسی فضل علمی مامۆستا بکە لەسەر جەنابتانە هەم مامۆستا پێگەی یان بڵێ ئاستی علمی جەنابی مامۆستای مەرحوومە. مامۆستا حەمەد ئەمین خدا عافیکە آثار علمي لسر إيمي حتى استاشوا بو يعني مثلا سيرك يستا مثلا ما إما تدريسه كمادة إجرومية ومادة بناء ومقصود ما مستقل نبيت وإمنات وأن تدريس بكلام وحاليا ما مستأخذ عافيك يا ربي أي ود قالك ما تقريبا بانزا بس ملا أجابيت ولا سمى أما صدقة جارية بهم أو مثلا ناري علم ينتفع به فما غايتي ما مستأخذ عافيك أم ترى كان سر منبر مزقب بقرن تعليم عالم كانوا أما نعمتي قربوا وتمام عباس أمن بو من صدقة جارية بتوها الحمد شكر بأخوي حتى استاذ ترى كاني مادرسيته ويان كدوا دكتوراته ويان كدوا تقريبا نيزك بست حتى بس بينت ما مستطيع لبست مزقوتي عنها يعني الحمد لله شكرا بأخوي أثري مامۆستا لە ڕووی ئەخلاقی لە ڕووی خەسڵەت و سیفەتەکانی جەنای مامۆستا ئەوەی کە لە یادت بێ یان کاریگەری لەسەر تو هەبێ و لە بیرت بێ. والله مامۆستا متواضع بو مامۆستا سخي بو كريم بو مامۆستا حتى استاذ بروانه كم يكي عاجز بو لمامۆستا حتى استاذ بروانه كم يكي وتي مامۆستا ظلمشكا ابدا مستحيل اما يعني سوای کردو مامۆستا ئاوا بژی کە بتواني خەڵکەکە لە خۆی ڕازیکە. والله مامۆستا يعني علم و تەقواکەی مامۆستا وای کرد. طبعا اذا حب الله عبدا نادى يا جبريل اني احب فلان فيحبه جبريل ثم ينادي في اهل السماء ان الله يحب فلانا فاحبوه فيحبه اهل السماء ثم يوضع له القبول في الارض. فمامۆستا لم نعبه سبحان الله ما شاء الله كهمو عالم راضي بو لمامۆستا اگر كرد بو اگر عرب بو اگر تركمان بو بروان بين حتى مسيحي راضي بو لمامۆستا
حتى مسيحا كان إيما نصارى كان لكركوك رازي بنا ما مصدق ودعا فيك يعني اتر ما مصدق حمو من لكركوك رازي بنا نبس لكركوك لناو كركوك لخارج كركوك يعني نبغى لا أنبار لا فلوجة حميان ما مستعين ناس. هيس قصيتر هي لما تحي ما مصابي لي. والله قصيتها والنبي بس إيه مالين بكرتي مختصرية أو هاي. بس خوي يعني أجر ما مصبح سكي بس عادتها والنبي. بس إيه مالين خير الكلام ما قل ودل. براستي والله ما مستوى بحقي أم قصنا زور كم. فيا ربي خدع عافيك يا ربي شلون بهجبي يا ربي. آمين يا رب. اللهم آمين وصلى الله وسلم وبارك على محمد وعلى السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد أشرف المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين، وبعد. براستي قصة كردن درباري شيخمان سروشي دستي زاناني كركوش رابردو علامي برس شيخ محمد أمين رحمة خوای لێبێ جێگای غەم و بەژارەیە، چونکە ئەوانە لای ئەو خوێندویانە هەمیان پەیوەست بوونە پێی لە ڕووی خۆشەویستی و وەفاداری، چونکە ئەو وەک باوچێکی دڵسۆز و بەڕەحم و میهرەبان بوو. بەڵام پێش ئەوە پێویستە بزانین کە تۆمارکردنی وەها بەرنامەیەک لەسەر ژیانی زانایانی ڕابردوو یان ئەوانەی لە ژیانن ئەوە یەکەم جار ڕێز لێگرتنیەتی ئەوە کە خوای گەورە ڕێزی لێناوە و بە گەورەی زانیوە لە عیلم و عولەمایەکان. دووەم ئەوە وەفاداریەکە بۆ زانایانی کۆچکردومان، ئەوانەی کە سوودیان بە ئومەت گەیاند و قوتابی گەلێکیان دەرچواندووە و خەڵکیان فێر کرد، ئیسلامیان بڵاو کردەوە، ئارامیان بڵاو کردەوە بە ئیسلام. جاخوا پاداشتی ئەوانە بداتەوە بەو کارە هەستاون بە چاکترین پاداشت، وە خوددا لە هەمووان قبوڵیکە. بەوە دەست پێ ئەەکەم لەسەر قسەکردن لەسەر شێخ و گەورەمان عەلامەی کۆچکرد و شێخ محەممەد ئەمین ڕەحمەتی خوای لێبێ بەڕاستی پێویستە لەسەر هەموو ئەوانەی دەرسیانە لا خوێندووە کە ئەو زانە ئەیەکی بەتوانا بوو و ئەو ئیجازەی ڕێزلێنانی پێبەخشرا بوو لەلایەن گەورەمان شێخی عەلامە مفتی عێراق و سەرۆکی دەستەی زانایانی عێراق شێخ عەبدولکەریمی بیارە ڕەحمەتی خوای لێبێ. جا لەگەڵ ئەوەشدا هەر کەسێک سەیری کتێبخانەکەی بکا کە ماوەتەوە بۆ ئەوانەی دوای خۆی ئەوە چەندین نووسین و حاشە لەسەر ئەو کتێبانە کە ئەیخوێنەوە و دەرسی لەسەر ئەدانەوە دەبینی. پاشان هەندێک زکریات کە لە بیرمان ناسنەوە لەو کاتانی لە خزمەتیدا فێرە بووین ڕەحمەتی خوای لێبێ. دەربارەی هەڵوێستەکانی بەڕاستی ئەو زۆر متەوازع بوو، هەرگیز خۆی بە گەورە نەئەزانی، نە لەسەر بچووک نە لەسەر گەورە. ئەو زۆر متەوازع بوو لە کاتی هەڵسوکەوتی لەگەڵ خەڵکدا و زۆر ڕووخۆش بوو لە ڕەوشت و ئاکار و تەواضعی. ئەو بە دینەکەی مەشغوڵ بوو هەتا کۆتایی تەمەنی، هەتا دوای نەخۆشبوونی ئاخیریش ئەو وازی لە تەدریس نەئەهێنا. چەندی لە توانایدا بوو جاخوا پاداشتی شێخمان بداتەوە بە چاکترین پاداشت وە گۆڕی بێتە مێرگێک لە مێرگەکانی بەهەشت و ئێمەش بکاتە شوێن هەڵگری ئەو لە بڵاوکردنەوەی زانست و تەدریس کە چەندی بتوانین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين وخوا پاداشتان بداتەوە بە چاکترین پاداشت. وجزاكم الله خير الجزاء وأشكركم وبارك الله فيكم.
بەڵێ بنەرەنی عزیز و خۆشەویستە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا حوسێن شوانی دەبین کە بەڕێزشان یەکێکە لە قوتابیەکانی جەنابی مامۆستا سەربردەی جەنابی مامۆستا هەم لە ڕووی پێگەی زانستی هەم لە ڕووی هەڵقەی زانستی جەنابی مامۆستا لە خزمەتیانە بچارەکەین بۆی کە ئەو معلومات و زانیارەی کە مامۆستا هەیەی لەسەر ژیانی جەنابی مامۆستای مەرحومە عەرزی ئێمە و ئێوەی عەزیز و خۆشەویستیکە. مامۆستا جان سلام عەلەیکوم. عەلەیکوم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گەر پێم بڵێ دەستپێشی مشتەڕەبوونی جەنابتان لە خزمەتی جەنابی مامۆستای مەرحومە دەگرێتەوە بۆ کەی و چەند لە خزمەتیمانەوە؟ والله بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. طبعا لسرتاي نوطكان لصالي 1990 وبالتأكيدي نوطيك كاتك قوتابخانەی دینی کرایەوە لە کەرکووک. طبعا لەسەر ئاستی عێراق یەکەم قوتابخانە بوو کە بە فەرمی کرایەوە و بەڕێوەبەری ئەو قوتابخانە دینیە ئیسلامیە مامۆستای بەڕێزمان بوو مامۆستا حەمەد ئەمین سەعید، خوای گەورە بە باشتی پانوەرینی شاد بکە. ئیداری قوتابخانەکەیە کردو لەو کاتەوە ئاشنا بووم بە جەنابی و زیاتر لێوەی نێزیک بووینەوە کاتێکەوە دەستی کرد بە دەوامی قوتابخانەکە و چەندین ساڵ لە خزمەتیا بووین و شتێکی زۆر ئەو لێوێ بەس بەڕێوەبەریان دەرسی دەگوتەوە مامۆستا جەنابیان بەڕێوەبەر بوون لێ و وانەشیانەوتەوە. بەڵێ ئەوانانەی کە بەڕێستان لە خزمەتی مامۆستا خوێندوتان کامانە بوون؟ زیاتر بەلاغە بوو لە علومی ئالە بڵین علومی ئالە و بەلاغە. لە بەلاغەیە شارەزایەکی زۆر تاوەتی هەبوو هەرچەندە لە عیلمەکانی تریشە لە علمی فقه و ئوسوڵ الفقه و عەقیدە و حەدیث و ئەوانی تریش زۆر شارەزا بوو. بەڵام ئەوەی کەوا زیاتر لە خزمەتی بووینە بەلاغە بوو. لە بەلاغەیە ماشەڵڵا ئیمکانیەتێکی عەجایبی هەبوو. بەڵێ باسی مەدرسەت کرد کە جەنابی مامۆستا لێ بوو ڕۆڵ و کاریگەری جەنابی مامۆستا لە ڕووی ئیدارەدانی چەندە کەسێکی ئیداری بۆی کە مەدرسەشی وا بەڕێوە بات و جێی دەستشی دیار بێ. بێگومان مامۆستا سەرڕای ئەوەی کەوا ئیجازەی علمی هەبوو ئینسانێکی ئەکادمی بوو، یعنی لە بواری ئیداریشە زۆر شارەزا بوو و کەسێکی خۆشەویست بوو و کەسێ بوو ئەیتوانی سەرنجی مقابل ڕابکێشێ بە ئاسانی. ئەوەی قوتابی بوو لەوێ، ئەوەی مامۆستا بوو لەوێ، ئەوەی کەوا لەگەڵ یا بوو هەمووی بەگوێیان نەکرد، بە قسەیان نەکرد، لە فەرمانی دەرناچوون بۆی بە باشترین و جوانترین شێوە قوتابخانەکەی بردەڕێەوە. بەڵێ مامۆستا گەر پێم بڵێ جەنابی مامۆستا کە لە کەرکووک بوو حتمەن زمانی تریشی لێ بوو بۆ تورکمان و هەروە عەرەب. تێکەڵی مامۆستا لەگەڵ ئەوانە حبی خەڵکەکە بەبێ جیاوازی لێ بوو مامۆستا چۆن بوو؟ معلومی جەنابتانە کەرکووک شارێکی فرەنەتەوەیە، کورد و عەرەب و تورکمانی تایە و فرە ئاینیشە، ئاینەکان تریشی تایە. بەڵام ئەوەی کەوا جێی باسە مامۆستای خۆشەویستمان مامۆستا حەمەد ئەمین کە لە ناو جەرگەی منتقەی بڵێن عەرەبنشین دانیشت کە مزگەوتی کەرکووک بوو. هەر لێرە لە مزگەوتی گەورەی هەر لە مزگەوتی گەورەی کەرکووک لێرە چەند ساڵ لێرە بووە. ئەم خەڵکەی دەوروبەری زیاتر منتقەی حەریدیەکانی پێڵێن زۆر خۆشیانەویست. ئەوان عەرەب بوون؟ عەرەب بوون، یعنی ئەوەی کەوا لەوێ بوو هەستیان ناکرد کەوا مەلایەکی کورد لە ناویانایە، وایە نەزانی لە خۆیانە. ئەوە نەخۆشەویست بوو لەلایەن سەرڕاوی کەوا قوتابی هەبوو کەوا تورکمان و قوتابی هەبوو کەوا کورد و لە هەموو نەتەوەکان خۆشیانەویست. نەتەوەیەک نەبوو بڵێ من ڕقم لە مامۆستا حەمەد ئەمینە، جێی خۆی کردبوو لە دڵی هەمووان. ئەو وەک ئەوەی کە پیاوێکی دینی بێ بۆی کە کورد بوو هیچ ڕق و بغز و چینەوە عەداوەت دروست نەدەبوو لەگەریانە لەگەڵ جەنابی مامۆستا بە هیچ شێوەیەک. وەکو وتم زوبانزان بوو، یعنی مامۆستا قەدیمەکان نەختێ زوبانی عەرەبی لەوەیە نەختێ تایە لاواز بن. بەڵام مامۆستا حەمەد ئەمین لەو ڕۆ پسپۆر بوو کە قسەی عەرەبی بکردایە مقابل ئەوەی هەر زوبانێک وایە حەز دەکرد گوێی لێ ڕابگرێ و خۆی فەرق و جیاوازی ناکرد و خۆی بەهانە هەمووانەوە ئەڕۆی ئەوەی کورد بووە عەرەب وە تورکمان بووە لێ بۆ قەومایە بەهانایەوە ئەچوو لە خۆشی و ناخۆشیە لەگەڵ خەڵکییا بوو فەلەبەرەوە جێی خۆی کردووە دڵی هەمووانە و هەمویان خۆشیانەویست، هەموو نەتەوەکان خۆشیانەویست. بەخۆی کورد بوو حتمەن کورد پەروەریش بووە. بەڵام لە پاڵ ئەوەیە ئیدی وەکو مامۆسایەکی ئاینی ڕێنیشان دەرلا بۆ هەموو زمانەکانی ینی فەرق و جیاوازی ئەوەی نەدەکرد ئەو پامێکە دەگەیان وەکو ئینەمە المؤمنون ئیخوە. بێگومان خاصە ئێمە کە لە شاری کەرکووکین دەبێ پەیامەکەمان وابێ، چونکە هیچ نەتەوەیەک ناتوانێت نەتەوەکەی تر بسڕێتەوە. کەوا بوو ئاینمان فێرمانەکە دەبێ پێکەوە بژین یەک دەست بین بۆ خزمەتی شارەکەمان. جا مامۆستا حەمەد ئەمین حەز دەکەم شتێکی تر باس بکەم لە ژیان نامەی ئەو زاتە مبارەکە.
ئینسانێ بوو زۆر حەزێکرد لە پاشی خۆی جێی دەستی دیار بێ. بە فکرم دێ لە ساڵی نەوەتەکان قوتابیەکانی کۆکردەوە لە ساحەی لە گۆڕەپانی قوتابخانەکە مەدرسە دینیەکە، وتی ژمارەی ئێوە 150 تەلەبەیە، لەم 150 تەلەبەیە 5 تەلەبەم بۆ دەربچێ ببنە زانا و عالم مزگەوت بگرنە دەست خزمەت بە خەڵکی بگەێنن، من ئەو کاتە بە ئاسوودەی سەرنێمەوە. بێگومان ئەمە معنای وایە هەر حەزێک کرد ئاوات و خولیای ئەوە بووکەوە ئەو قوتابخانەی کە ئێباتە ڕێوە بەرهەمی هەبێ، کەسانێک پێ بگەێنێ خزمەت بە میلەتەکەیان بکەن. والحەمدوللا بە چاوی خۆی بینیتی کەوا کۆمەڵێ قوتابی پێگەیشتن، کۆمەڵێ فەقێ پێگەیشتن و مزگەوتیان گرتە دەست و خزمەتیان بە خەڵکی گەیان. بەڵێ ئەو ساعت جەنای مامۆستاکەوەکو بەڕێوەبەر لەوێ دەوامیە کرد بەڕێزشتان قوتابی بووم لێ هەندێک خەسڵەتی مامۆستا حرسی مامۆستا ڕۆڵ و کاریگەری مامۆستا لەسەر ئەوەی کە چۆن دەڵێ بەخەمەوە بێ بۆی کە ئەو پەیامە بگەێنێ و هەروە بەرهەمێکی چاکتریشی هەبێ. مامۆستا سەرڕای ئەوەی کەوا بەتەمەن بوو لەم ئاخریەشە نەخۆش بوو، بەڵام لەگەڵ ئەوە شایە فەقەی بەردەوام بوو و فەقەی وا هەبوو لە شاری لە شوێنی دوورەوە ئاهات بەو گەرمایهین و هەوو بە پاسکی لە هات لە خزمەتیا لەسەر ئەژنۆ دەرسی ئەخێنە سەر چۆک و ئەویش هەستی بە ماندوو بوون ناکرد بە ئاگام لێ و بەیانیان هەڵەسا دنیا سارد وە گەرم وە هەڵەسا ئاهات بۆ مزگەوت نێژی چێشتەنگاویە کرد و چاوەڕێی قوتابیەکانیە کرد کەوا بێن وانیان بۆ بلێتەوە. بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکوچی وەک ئەوەی بڵێن مامۆستا لە کۆڕ و مەجلیسەکان جەنای مامۆستا ئامادە بووە شایەدی وتارەکانی جەنای مامۆستا وهەروەها بەتایبەتی لە بەغدا لە خزمەتی مامۆستا عەبدولکەریم مدەڕس خوای گەورە دەرەجە عالیکە لە خزمەتی ئەوە بووە. جا مامۆستا ئاشنایی هەبوو بۆی کە هەم لە ئوسلوب و تەلاقەت و لە معریفەت و علمی جەنای مامۆستا ئاشنایی هەیە. مامۆستا ئەحمەد جانەگەر پێمان بڵێ ئاشنایی جەنابەت بۆی کە هەم کەی بە خزمەتی گەشت و ناسیت و هەمیش چۆن ناسیت وەکو پێناسەش جەنای مامۆستا لە بەمانی بکەیت. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان مامۆستا کەسایەتیەکی شاری کەرکووک بوو، موفتی کەرکووک بوو و ئاشنابوونیشی لە ڕێی کوڕەکانیەوە بوو بە تایبەتی کاک مەسعود کە لەگەڵم لە کۆلیژ بوو لە کۆلیژی شەریعە بووین لە بەغا لە ساڵی هەشتاکانە و هەروەها ئیسماعیلی برایان دوایی تر هات ئێمە توانیمان هەر لە ڕێی هینەوە کوڕەکانیەوە ئاشنای مامۆستا پێشتری شەر ئاشنای مامۆستا بووینە لە کۆڕ و مەجلیسەکان بەڵام زیاتر مەسلەی کوڕەکان و هاتشو ئاهاتینە بەقا و ئاتینەوە کەرکووک و مامۆستامانەدی و مامۆستا دوعای خێری بۆمانە کرد و یعنی کۆمەڵێک بابەت بەبیرم دێ چەندین جار لە خزمەتی مامۆستا عەبدولکەریم مدەڕس بووین لە مزگەوتی گەیلانی باوکیان ئەهات بڵێن مامۆستا هاتەوێ لەگەڵ مامۆستا عەبدولکەریم کە مامۆستای هەمووان بوو ئێمەش تەلەبەی مامۆستا بووین بە تایبەتی ئەو چەند ساڵی کە لە زانکۆی بەغا بووین کۆمەڵێ پرسیار و مناقەشات و ڕێز و تەقدیر ئەو ڕێز و تەقدیرەی بەڕاستی کە مامۆستا مەلا حەمەد ئەمین بەرامبەر مامۆستا عەبدولکەریم دەیکرد بەڕاستی ئەو پەڕی ئەدەب بوو بەڕاستی لەگەڵی دەیکرد چکە مامۆستا عەبدولکەریم مامۆستای ئەویش بوو لە ڕووی شەریعەت و لە ڕووی فەتواوە و لە ڕووی وەزعی کەرکووک و وەزعی کورد و ئەوانە باسیە کرد مامۆستا حەمەد ئەمین هەر ئەوە نەبێ بڵێن زانایەک بووە بەڵام لە ڕووی مەسلەی کورد و نەتەوەوانەش ڕۆلی بەرچاوی هەبووە ئێستا کوڕەکانی جێیان گرتوتەوە الحەمدوللا بەڵام مامۆستا خۆی بە تەنیا کەسایەتیەکی دامەزرێرەن بوو زۆر جا دانیشتین لەوێک لەگە مامۆستا عەبدولکەریمە تەنانەت دوێنەشمان هەیە بەس ئەو لە وێنەکەیان نەبووە کەسێکی بە ئەدەب بوو کە دانیش لەگەڵ مامۆستایە هەرچەند بە تەمەنیش بوو کە ئەنەهو قوتابیە کە ئەوێ تازە فێر بێت
مامۆسا بەڕاستی هەرچەنێ باسی لایەنی ڕەوشت و لایەنی علم و لایەنی زانست و لایەنی تەواضعی بۆ گەنجان بە تایبەتی گەنجانی زۆر هانەدا کە بخوێنن چکە ئەیوت بە عیلم و زانست ئەتوانن فێر بن و پێشکەون ئەوانە لە جیاتی پارە و مڵک و ئانە شەهادەیەکی گەورەیە بۆ ئێوە هاندەرێکی باشمان بوو وە کوڕەکەشی کە مەسعود بەڕاستی یەکێکە لە دەنگخۆشەکانی کەرکووک ئێستا بێزگە مامۆسا ئەحمەدی کوڕی کە ئێستا ئیمام و خەتیبە ئەمانە ئێمە ئاشنامان پێکەوە هەبوو پێکەوە هاوکاری یەکتری بووینە و لە زۆر شتیشە ئێمە ڕۆڵی بەرچاومان هەبووە لە خزمەت مامۆستا و لە خزمەت بە تایبەتی لە بەغا ئەو چەند ساڵە لەوێ بووینە مامۆسا زۆر جا هاتە لای مامۆسا عەبدولکەریم یان لای مامۆسا مەلامەجید چۆن بوداهاتە ئەوێ ئامانجی چ بوو لەوەی ئامانجەکانی زۆر جا بۆ خزمەت مامۆسا هات مەسلەی کۆمەڵی قەزایی فتوا و ئەو بابەتانە بوو و مامۆساش سەرۆکی فتوا بوو هاتووی بەغاشیە کرد و ئەو قافوانە لای مامۆسا زۆرجا ئەمانەوە لە خزمەتی مامۆسا لە مەجلیسەکانە دانیشت و لە خزمەتی مامۆسا شەمایەوە جاروات هاتە لای ئێمەش بڵێ لەوێ سەری لەو خەڵکەدا و هاندەرێک بوو بۆ ئێمەش هەم بۆ خوێندنمان و هەم بۆ وەزعەکەشە خاسەن لە هەشتاکان ئەو مەدرسەی کە لە کەرکووک کراوە چۆن بوو مامۆستایان داناوەکو بەڕێوەبەری وان سەرپەرشتیکاری ئەو مەدرسە ئاینیە مامۆسا لێ هاتووی مامۆسا طبعاً لێ هاتووی مامۆسا و زیرەکی مامۆسا و معلوماتی مامۆسا چونکە ئەم مامۆستایانە ینی ئەوەت پێ بڵێم خوێندنی فەقێیاتی ئەو جارە و ئەو کاتە و دەرس و علمی ئەو کاتە بەڕاستی ئەتوانم بڵێم ئێستا مەقابل دکتۆرایە کە خەڵک ئەچێ دکتۆرا ئەهێنێ بەڵام وەکو فەقێیەک یان وەکو مامۆسای ئەو سەردەمانە کە تعدیلی شادەیان بووە کرد حسابی زانکۆیان بۆیانە کرد کە تعدیلەکرا بەڵام بەداخەوە ئێستا مقارنە ناکرێ مامۆسا لە هەموو بوارەکان شارەزایی هەبووە بەڵام دکتۆرایەکە لە بابەتێ لە بابەتەکان یعنی مامۆسا بەڕاستی بلیمەت بوونە ڕۆڵی بەرچاویان هەبووە بۆیە ئەمانە هەمووی وای کردووە کە جێی مامۆسا لە کەرکووکە جەیەکی تایبەتی هەبێ نەکرد لە کەرکووکە لە دواتەمەنەکانی بەڕاستی مامۆسا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە بۆ دەروەی کەرکووکیش و تەسیری لە خەڵکی کەرکووک کرد لە پێکەوە ژیان لە نێوان عەرەب و کورد و تورکمان و لەبەرەوەی تەلەبەکانی هەر لە کورد قەتیز نەبوو بوو بەڵکو لە عەرەب هەبوو لە تورکمان هەبوو کە تەلەبەی ئێستا هەمووی ئیمام و خەتیبە و هەمووی کەسایەتی شاری کەرکووکن پەروەردەی دەستی مامۆسا مەلا حەمەد ئەمینن بەڕاستی کە ئەمە جێگای شانازیە بۆ مامۆستایان و خەڵکی شاری کەرکووک چکە خەڵکی شاری کەرکووک خەڵکی پێکەوە ژیانە خەڵکی فرەنەتەوەیە فرەئاینە تەنانەت مامۆسا هەر نەک لە دینە لەگەڵ لایەنی مەسیحیەکان و ئەمانەشە لەگەڵ قەشە و مەشەشە عیلاقات و شتی هەبووە کە پەیڕەوی ئیسلامی ئەکرد لەگەڵیان و دانیشتن و لە مەسائلی سڵح و یان هەر کێشەیەک وایە ڕۆڵی مامۆسا لە بەرچاو بوو تایبەتمەندیەکی هەبوو لە ناو ئەو دیانانە لەلایەن کاکەیەکانە مەسیحیەکانە سابیعەکانە ڕێزی تایبەتی هەبوو وەکو مامۆسایەکی ئاینی توانی ئەو ڕۆڵە بجێڕیکە لە سڵحی ئاشتەوایی و هەتا لە ئەدیانەکانیشا مسەیتر بێ لەوەی کە چۆن لە نمونەیەکی جوانی شان نمونەیەکی جوانی ئیسلامی پیشانەدا بەو خەڵکانە کە ئەمە هەمووی وای کرد بەڕاستی بۆیە کەرکووک دائیمەن خەڵکەکە بە هەموو نەتەوەکانەوە کە مەسلەی ئاین بێتە پێشەوە هەمووی ڕێزی یەکتری ئەگرێت چکە هەوڵ دراوە لە ڕووی سیاسیەوە بەڵام لە ڕووی ئاینیەوە نەیانێشتووە ئەو فیتنانە سەرهەڵ بداتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد بەناوهێنان و بیرەوەری پیاوچاکان ڕەحمەت دا ئەبارێ ئەدی ئەگەر ئەو پیاوچاکە شێخێ بێ کە شاری کەرکووچی پڕ کرد بوو لە زانست و نور
ئەویش شێخ و مامۆستای کۆچ کوردومان شێخ محەممەد ئەمین کە سەرۆکی ڕابیتەی ئەلعولەما بوو لە شاری کەرکووک. جا هاوڵایەتی شێخی بەڕێزمانمان کردووە و مدەتێک لە خزمەتیدا بووین و زۆرێک لەوانەی عەقلی و نەقلی لەسەر دەستی ئەو فێر بووین و لە خزمەتی خوێندمان و ئەو فەزلی لەسەرمان هەیە و لەسەر زۆربەی ئەهلی عیلم و لە شاری کەرکووک بەوەی کە ڕەوشتە جوان و بەرزەکانی هەڵگرت بوو، بۆیەش خەڵک ڕووی تێکرد بوو و خوای گەورە نیعمەتی عیلمی پێبەخشی بوو، بە تایبەتی کە لە خزمەتی بووین وانەکانی عەقیدە و فیقه و زۆری دی لە وانەکانی شەرعیمانە لا خوێندووە، هەروەها کتێبی مەجمەع الئەنهور شەرح مولتەقە الئەبحر. جا ئێمە لە کاتەکانی دوای نوێژی عەسر و بەیانیان لە خزمەتی ئەبووین و زۆر ئەماینەوە. جا بیرم دێ ئەمن خەوێکم بینی بوو لەلام جێڕایەوە کە لە خەومدا بینیم من لە ژوورێک بووم، ئەو ژوورە کونێکی بچووکی تێدا بوو بەبێ دەرگا و ئەویش لە پێش مندا ئەڕۆیشت و دەرچوو و منیش لە دوای ڕۆیشتم و دەرچووم. پاشان شێخی ڕەحمەتی چووە ناو ژوورێک و کە زۆر دەرگایەکی بچووکی هەبوو کە هەر دەرگا نەبوو، کونێک بوو و منیش لە دوای ڕۆیشتم. پاشان بۆ ژوورێکی تر و بە هەمان شێوە کە لە ژوورەکانی دیکە زۆر تەسکتر بوو کە مەحاڵ بوو بتوانی لێی بچیتە دەر. جا شێخ ڕۆیشت و دەرچوو، منیش لە دوای ڕۆیشتم و دەرچووم. گەیشتینە باغێکی خۆش و جوان و فراوان. جا لەوێ بانگ کرد بەڵام ئیدی شێخم نەبینیەوە. جا ئەو خەوم بۆ جێڕایەوە. یەکێک لە فەقیهەکان کە ئەو کاتە لەوێ دانیشت بوو گوتی شێخ ئیزن هەیە کە من ئەو خەوە لێک بدەمەوە؟ شێخیش گوتی بەڵێ ئیزنم دای. گوتی ئەو ژوورە تنگانە ئەوە بوون کە ئەو مامۆستایە لە لای زۆر سەخت و زەحمەت بوو، ئەو زانست و وانانە بوون کە لەوانەی فیقی و ئەو عیلمانە فێر بوو، زۆر لای ئەستەم بووە لێی دەرسێ، بەڵام بەهۆی تۆوە ئیدی فێر بووە، هەتا ئێستا کە تۆ هەموو شتێکت فێر کردووە. ئیدی لە نێو ئەو باغەی عیلم و زانستدا دادناوە و بەجێت هێشت. جا ئەو لێکدانەوەی زۆر پێخۆش بوو. گوتی ئەڵڵاه ئەڵڵاه ماشا ئەڵڵاه لەو لێکدانەوەی جوانە. جا بەهۆی ئەو خۆشەویستیەی بۆ شێخمان هەبوو هۆگری بووین، نەمان دەتوانی بەجێی بێڵین، بەهۆی ئەو ڕەوشتە بەرزانەی و بەهۆی ئەو تەواضوعی کە هەیبوو، بەڕاستی متەواضع بوو. جا اللهم صل على محمد وعلى آل محمد. ئێمە بەڕوح پەیوەست بووین پێوە، هەمیشە لە خەو ئەی بینم، لە خەوێکی زۆر چاک و خۆش و ڕووناک، سوپاس بە خوای میهرەبان. جا ئەو هاوڕێتی پیاوی ڕووناچی پێبەخشیم، بۆیە گوتویانە هەر کەسێک لەگەڵ بەڕێزاندا هاوڕێ بێ ئەوە بەڕێز ئەبێ و بە هاوڕێتی خراپانیش بێڕێز ئەبێ. جا سەلام لەسەر ڕۆحی شێخ بێ لەگەڵ ئەوەلی و ئاخیراندا، خوایە گۆڕی پڕ نور بکەی و شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمی پێ ببەخشی و ئەوە لە دەسەڵاتی تۆدا ئەی خودایە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان، ئەوەی بینیتان تەواوی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ڕسەی زانایان بوو لە خزمەتی مامۆستایەکی پایەبەرزی ئەوسا دانیشتووی کەرکووک، ڕێزدار جەنابی مامۆستا مەلا حەمەد ئەمین مەلا سەعید زەنگەنە. ئەو مامۆستا بەڕێزا لە ساڵی 1940 لە بەعزلێر لەدایکە بێت و لە ساڵی 1997 لە کەرکووک وەفات دەکات و تەرمەکەشی دەهێنە گۆڕستانی تەچیەی تاڵەبانی. مامۆستای بەڕێز لە تەمەنی 57 ساڵی وەفات دەکات. ڕاستە تەمەنەکەی کورد بوو، بەڵام تەمەنێکی پڕ لە بەرەکەت و پڕ لە سەروەری و پڕ لە خزمەت. مامۆستا جێی پەنجەی دیار بوو، توانی لەو تەمەنە کورتێک کە هەیبوو دوای ئەوەی کە بڕوانامەی زانستی وەرگرت بە بەردەوام حوزرە و مەدرسەی هەبوو.
مامۆستا دەستێکی باڵا ڕۆڵێکی کاریگەری هەبوو مامۆستا بە مانای کەلیمە شوێن پێ هەڵگیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامۆستای بەڕێزمان گۆری پڕنور ڕۆڵ و کاریگەریشی زۆری هەبوو هەم ئەوەی کە لەگەڵ ئەدیانەکانی تر و لەگەڵ زبانەکانی تریش لە کەرکووک هەم لەگەڵ تورکمانەکان هەم لەگەڵ عارەبەکان هەم قوتابی هەبوو هەم لە ڕووی کۆمەڵاتیشەوە پێگەیشی زۆر بەرزی کۆمەڵات هەبوو جێی ئەعتیباری خەڵکەکە بوو کە گوێیان پێدەکرد هەموو کێشە و گرفتەکان داهاتەوە لای ئەو بەو کەسایەتیە بەرزەی خۆی کە هەیە بوو چارەسەریە کرد مامۆستا سیرەتی ئەو ناتوانانی ئێمە بە دەرسێکیان بە بەرنمەیەک حەقی ئەو بدەین بۆیە دەخوازین کە خوای گەورە گۆڕەکەی پڕ لە نور کات و هەروەها میراتگرانیشی کار هەم لە کوڕەکانیشی و هەم لە قوتابیەکانی تەمەنیان پڕ لە خێر و بەرەکەت بێ وەکو سەدەقەی جارێ بۆ ئەوان تەمەند درێژ بن سوپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتن سپاس بۆ ئازیزانم کە لە ئەڵقەی ئەمجارش لەگەڵمانە ماندوو بوون تا بێگەشتنەوە ئەسپاردەی خوداتانەکەم کە سپاردەوە زیانناکە والسلام عەلەیکوم ورحمة الله وبركاته